بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لە سەر شێوازی مامەڵەی یاسایی وڵاتان لەگەڵ کەیسی هاوشێوەی عەجاج یاخۆت حەجاج جەلادەکەی نوگرە سەلمان کە خۆشبەختانە دەستگیر کراوە چەند ڕۆژێکە لە زینداندایە. وڵاتان کە کەیسێکی لەم شێوازیان هەبوو بێت چۆن مامەڵیان لەگەڵدا کردووە، ئێمە وەکو کورد چۆن مامەڵەی لەگەڵدا بکەین، چۆن داواکانمان تۆمار بکەین، ئەوانەی کادیانوێ داوا لەسەر حەجاج یاخود عەجاج تۆمار بکەن. گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەرکەوت جەلیل پسپۆڕی یاسای نێودەوڵەتی. دکتۆر سڵاوت لێ بێم، کاتت باش، سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. سەرەتا پێم خۆشە وەکو پسپۆڕێکی یاسایی وەکو کوردێک هەستی بەڕێزان بزانم، قسەی بەڕێزان بزانم لەسەر دەستگیرکردنی عەجاج. سڵاو لێوەش هیوادارم سەرکەوتوو بن، ساغ بن. بێگومان وەکو هەر کەسێک وەکو هەر هاوڵاتیەکی نەک تەنها کورد بەڵکو مەفروضە بڕێ پرەنسیپەوە وەکو هاوڵاتیەکی عێراقی بە شێوەیەکی گشتی کورد عەرەب تورکمان هەر کەسێک دڵخۆش و بەختەوەر بین بەوەی کە دوجار تۆمەتبارێکی گەورەی کە خوێنی کە دەستی بە خوێنی دایان و هەزاران کەس و هاوڵاتیانی ئەم وڵاتە بەتایبەتی لە گەلی کورد سوورە دەستگیر کراوە و ئومێد دەکەین ئێمە وەکو یاسایەکان کە بەڕێڕەوێکی باش و شایستەی لە کۆڵینەوە و کۆکردنەوە زەنەرەکانە بڕوا بۆ ئەوەی کە لای کەم هەندێک گرێکوێرە و پرسیار کە دەیان ساڵە کە سوکاری ئێمە بەدەستیان واناڵێنن و لای کەم ئەوەی کە پێوتری ئەرشیف و ئەوەی کە پێوتری دەوری دەستە جەمعی کۆلێکتر مێمۆری ئێمە لە ڕێگەی ئەم جۆرە کەیسانەوە دروستی بکەین و زەقی بکەینەوە و زیاتر بیان چەسپێنین. باشە دکتۆر، دەستگیرکردنی عەجاج و دانپێدانان بە تاوانەکەیدا ئەو جیاتی کە دەستگیریان کردووە یاخود ئەو شوێنێکی ئێستا عەجاجی لێیە ڕاگەندایەکیان بڵاو کردەوە سکای هەواڵگری عێراق دەڵێ دانی بە تاوانەکەی داناوە. دانپێدانانی ئەم بە تاوانەکەدا چ کاریگەریەکی دەبێت لەسەر کەیسی ئەنفال، لەسەر دۆسەی ئەنفال؟ بێگومان دانپێنان لە هەموو یاساکانی دنیای کاری پێکرێ وەکو سەرچاوەیەک لە سەرچاوەکانی سەلماندنی بە پرسیارەتی کەسێک لە تاوانەکانە کاری پێکرێ و شتێکی ئاساییە و شتێکی یاساییشە و شتێکی ڕەوایە. بێگومان کە ئەو دانی بە تاوانەکانی داناوە بۆ خۆی ئەمە کارەکە ڕەنگە لەسەر دەستگای ئاسایشی نەتەوەی عێراق یاخود لە پۆلیس یاخود دەرگاکانی لە کۆڵینەوە ڕەنگە ئیشی ئەوان ئاسانتر بکە. بەڵام شەخصی خۆم دڵنیام ڕەنگە کەسانی تری شارەزایی بوارەکە و ئەوانی کە لە قانونی جینایی دەولیەوە لە قانونا بەگشتی کە پسپۆڕن ومێدێکمان هەیە ئەوی شەوەیە کە وەکو هەندێک لە کەیسەکانی تر پەلە پڕوزەی پێوە دیار نەبێ، پەلەکردنی پێوە دیار نەبێ، تەنها ئەوەندە نەبێ کە عەجاج دانی بە تاوانەکەی داناوە و تێپەڕێ ئیتر ئەنجامەکەی هەرچی بێ. بەلای منەوە بە ڕەئی من ئەوەی لە دانپێنانی خۆتی عەجاج گرنگترە کۆکردنەوەی زۆرترین زانیاریە. چونکە عەجاج مانێ نەمانەوێ ماوەیەکی زۆر بەڕێوەبەری قەڵای نوگرە سەلمان بووە، بۆیە ڕاستەوخۆ دەستی هەبوو لە تاوانەکانەوە. مەفروزە ئێمە لای خۆمانەوە گریمانی ئەوە بکەین کە زانیاریەکی زۆری پێ لەسەر کەیسی ئەنفال کراوانە بەتایبەتی ئەوانی کە براونەتە قەڵاکە. بۆیە ڕەنگە دڵمان خۆشە بێگوڵ شتێکی باشە کە دانی بە تاوانەکان دانا وەکو وتمان ئەمە کاری دەستگاکانی دەوڵەت و پۆلیسی و ئاسایش و لە کۆڵینەوە ئاسانترەکە، بەڵام لەوە گرنگترەوەی کە زیاتر بڕۆین و بەوەندەوە بڵێ لێ نەگەڕێن وازی لێ نەهێنین. باشە تۆ دڵی لێ نەگەڕێن، بێگومان لێ ناگەڕێن، بەڵام چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێ بە بڕوای تۆ ئەمەژت بە شتێک کردوتە دەبێ پەلەپەلی تێدا نەکرێم کەیسا بە شوێنەی کاری لەسەر بکرێ و دانپێدانانیەوە بۆ تاوانەکە بێگومان کاریگەری دەبێ، ڕۆڵی دەبێ لەسەر ئایندەی بەڵین کەیسەکەش وەکو کەیسی ئەنفال. بە بڕوای تۆ چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێ لە ڕووی یاساییەوە؟ هەڵبەت لە ڕووی یاساییەوە ئێستا ڕەنگە هەندێک کەس بەهۆی دڵگەرمیەوە یاخود بەهۆی نەزانینەوە بۆ نمونە کەم تا زۆر لای کەم لە سۆشیاڵ میدیای کوردی لە هەندێک دەستگای ڕاگەیاندن بانگەشە بۆ جۆرێک لە دادگاییکردن ئەکرێت ڕەنگە شیاو نەبێت لەگەڵ کەس و کەیسێکی وەکو ئەمەی عەجاجە. ئێمە لە ڕووی پرەنسیپەوە عەجاج تۆمەتبارە بە جینۆساید بە تاوانی دژە مرۆڤایەتی بەڕستێک تاوان کە بە تاوانی قێزەونی گەورە دێنە ئەژمار و ئەم تاوانانە لە یاسای نێودەوڵەتیە بە تاوانی نێودەوڵەتی دێنە ئەژمار. ئەمانە تاوانی ئاسایی نین وەکو کوشتنی کەسێک یان وەکو دزیکردن یان وەکو
ئۆڵبڕین یان وەکو هەر تاوانێکی تر کە لە قانونی عقوباتی عێراقیە بۆ نمونە ئاماژەی پێکراوە ئەو تاوانانەی کە عەجاج و کەسانی وەکو عەجاجی پێتۆمەتبارە تاوانی زۆر گەورەن بۆیە دەبێت لە ئاستی تاوانەکەی مامەڵەیان لەگەڵا بکرێت هە لەبەر ئەوەش ئێمە لە دوای 2003 و دواتریش 2005 قانونێکمان هەبوو لە عێراق بە ناوی قانونی بنیاتنانی دادگایەکی باڵای تاوانەکان بۆ دادگایکردنی سەرانی ڕۆژەمی پێشوو ئەوانەی کە تۆمەتبارن بە ئەو تاوانانە وەکو تاوانی جینۆساید تاوانی جەنگ تاوانی دیژە مرۆڤایەتی بۆیە دەبێ عەجاج کەمتر لەو ئاستە مامەڵەی لەگەڵا نەکرێ و بە هیچ شێوەیە قبوڵ نەکرێت لە دادگایەکی ئەو کە پێوترێت بە زمانی قانون پێوترێت دادگای ئاسایی نایبێت لە دادگایەکی ئاساییدا دادگایی بکرێ بەڵکو لای کەم دەبێت لە دادگای باڵای تاوانەکانی عێراقا خۆی ببینێتەوە. باشە دکتۆر دادگای باڵای تاوانەکان ئێستا ماوە ئێستا لە کاردایە بەرکارە با بڵێین طبعا بە گوێرەی مادەیەکی دەستور بە حکمەوەی کە لە ڕووی قانونی و لە ڕووی مێژووی و زەمنەوە دروستبوونی ئەو دادگایە کەوتە پێش نووسینەوە و پەسەندکردنی دەستورەوە بۆیە لە دەستورە بە مادەیەک باس کراوە کە هەر کاتێک ئەم دادگایە کارەکانی تەواو کردەوە ئەنجومەنی نوێنەران بۆی هەیە بە یاسایەک کارەکانی هەڵبەشێنێتەوە کۆتایی بە کارەکانی بێنێ لە 2011 دادگاکە بە فەرمی لە 2005 کەوتە کار و 6 ساڵ کاری کرد و ڕستێک کەیسی کەم تا زۆرێک لا کردەوە بەڵام تەواوی نەکردوون یەک لەوانە کەیسی ئەنفالە بۆ نمونە لە 2011 پێیان وابوو کردە کە ئەو دادگایە کارەکانی تەواو کردووە بۆیە ئەوە دەهێنێت کە هەڵبۆشێنرێتەوە بەڵام فشاری هەندێک لە لایەنەکان بە دیاریکراوی کورد نەیان هێشت کە ئەو دادگایە هەڵبۆشێتەوە بەڵام لە یاساکەی ئەنجومەنی نوێنەرانە لە 2011 قەبارەی دادگاکەی کورد کردەوە بچووکی کردەوە کردی بە دەستەیەکی لێکۆڵینەوە دەستەیەکی تاوان جینایی و لە ئەنجمەنی وەزیرانەوە هەڵیگر خستێ سەر میلاکی ئەنجمەنی باڵای دادوەری بۆیە عادەتەن ئەم بابەتانە بەداخەوە لە عێراق ناڕوونیەک هەیە وەکو بڵێ جۆرێک لە مراوەغە پێکردن و جۆرێک لە کاتکوشتن بەم کەیسانەوە لە عێراقا هەیە بەڵام وەکو پرەنسیپی یاسایی ئەو دادگایە ماوە و ئەکرێت بە جهودی هەندێک لایەن یاسایەکی تری بە دەربکرێت گەورەتر بکرێت لای کەم بۆ هەیەی کە ئێستا هەیە لە ئەنجمەنی بەڵای دادوەری کاری پێ بکرێت. باشە دکتۆر ئێمە دەتوانین داوا بکەین دادگایکردنی عەجاج بێنرێتە هەرێمی کوردستان دەتوانین داوایکی لەو شێوازە بکەین دەکرێت ڕەنگە بکرێت کێشەمان نییە بەس گرنگ ئەوەیە کە وەکو باسم کرد لە وەڵامێکی لە پرسیارەکانە هەندێک کەس کە داواکەن بهێنرێتە گەرمیان یان هەر ناوچەیەکی تری هەرێمی کوردستان دادگایی بکرێت بەم دۆخەی ئێستاوە ناکرێت یان ئەگەر بکرێت لە زەرەرمانە بە حکمی ئەوەی کە ئێمە هیچ جۆرە بنکۆبارەگایەکی دەرگای باڵای تاوانەکانمان لە هەرێمی کوردستان نییە ئەوەی کە هەیە دادگا ئاساییەکانی تحقیق و دادگای جینایی و جونحمان هەیە لە هەرێمی کوردستان کە بە هەموو پێوەڕ و معنایەک ئەگەر بەو دادگایانە بۆ یاسایانە ئێمە عەجاج لە هەرێمی کوردستان دادگایی بکەین بریتە لە بچووکردنەوەی کەیسەکە و هێنانی کەیسەکە خۆت بەتاڵکردنەوەی کەیسەکە لە ڕەهەندی نێودەوڵەتی و گەورەی وەکردنی بە کەسێکی زۆر لۆکاڵی بۆیە ئەگەر دادگای بەڵای تاوانەکان بڕیارە لە بەغداوە کە شوێنی سەرەکی ئەو دادگای بەغدا بوو ئەگەر بڕیارە بێتە هەرێمی کوردستان لە حاڵەتە ئەکرێ لە هەرێمی کوردستان دادگای بکرێ واتە ئەوەی گرنگەوە ئەوەی خاڵی بەبەستە ئەوەیە کە دادگایکردنی عەجاج لە بەردەم ئەو دادگایەدا بێ بە بگوێدانە ئەوەی لە هەر پارێزگایەک و لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان بێ. باشە کەواتە لە ئێسادا هێنانی ڕاستە لە ڕووی عەتف و سۆزەوە ڕەنگە بیر بکەینەوە کە هێنانیە و گرنگە بەڵام بۆ قووەتی کەیسەکە نهێنانی باشترە. باشە دکتۆر ئەی دەتوانین هەندێک لێرە و لەوێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێن ئەمە دەبێ بدرێتە دادگایەکی نێودەوڵەتی دادگایەکی نێودەوڵەتی مامەڵی لەگەڵدا بکە ئایا یاسا ڕێگە بە شتێکی وەها دەدا ئەنی دادگای نێودەوڵەتی بۆ نمونە عەجاج دادگایی بکە؟ ئێمە دادگایەکی نێودەوڵەتی تاوانمان هەیە محکەمەی جینایی دەولی ICC کە لە 2002 بە فەرمی یاساکەی چۆتە بواری جێبەجێکردنەوە کە پەیماننامەی ڕۆمای پێوترێت بەداخەوە هەندێک حاڵەت هەندێک خاڵ هەیە ڕەنگە گرنگ بێت پەیوەست بەم بابەتە ڕوونی بکەینەوە. خاڵ یەکەم ئەوەیە کە ئەم دادگایە لە ڕۆژی چوونە بواری جێبەجێکردنی یاساکەیەوە کە 2002 دەسەڵاتی بینینی کەیسەکانی هەیە بۆ معنایی کە ناتوانێت ئەو کەیسانی ئەو حاڵەتانی ئەو تاوانانەی پێش 2002 ڕوویاندا ئەو دادگایە بیان بینێن. بە
حکمی ئەوەی کە ئێمە لە دوای 2002 ڕەنگە تاوانی گەورە تەنها جینۆسایدی ئەزدەکانمان هەبێ بۆیە لە حاڵێکە ئەگەر ئەو دادگایە بتوانێت دادگایی تاوانباران کە لە عێراق ڕەنگە تەنیا بتوانێت دادگایی تاوانبارانی داعش بکات کە بەرپرسن لە جینۆسایدی ئەزدەکان. ئەمە سەری ئەگرت ئەگەر هات و خاڵی دووەم عێراق ئەندامی ئەو پەیماننامەیە بێت. عێراق تاکو ئێستا پەیماننامی ڕۆمایی واژۆ نەکردووە کە ئەوەش معنەی وایە لە ڕێی قانونیەوە کە تاکو ئێستا عێراق ئەندام نییە لە دادگای جینایی دەولی بەو معنایە بێت هیچ بارێکی یاسایی لە ئێستاە نییە کە ئێمە بتوانین عەجاج و هاوشێوەکانی لە بەردەم دادگای نێودەوڵەتی تاوانە محکەمە جینایی دەولی دادگایی بکەین. جگەل لەوەش لە ڕووی یاسایی ئەو دادگایەوە ئەنجومەنی ئاسایش ئەتوانێت لە حاڵەتێکی تایبەتە بە بڕیارێکی تایبەت کەیسێک ڕەوانی ئەو دادگایە بکە کە ئەوش لە ڕووی سیاسیەوە لە ئێستاە تەسەوڕ ناکە ممکن بە حکومی کە عێراق ڕەنگە بەوە ڕازی نەبێت. دکتۆر ئێستا داوا دەکرێت هەر کەسێک کە داوای لەسەر جاجەیە بێ داوا تۆمار بکە لە کەسوکاری سەربەرزیان فالکراوان یاخود هەر کەسێک بێ داوای لەسەر تۆمار بکە ئایا بوونی ژمارەیەکی زۆر داوا کەیسەکەی ئەو قورستر دەکا یان ڕەنگە یەک کەیس بەس بێ بۆی کە حکمی لە سێدارەدانی بۆ دەربچێ؟ خۆی بێگومان ژمارە لە شوێنێکە مهمە لای کەم ئەگەر هات و ڕۆژێک لە ڕۆژان عێراق وازی لەو کە لە ڕقی خۆی هێنا و وازی لە نکۆڵیکردنی تاوانەکانی دەوڵەتی عێراق عێراقی گەلی کرد و گەلانی تری عێراقیش هێنا و قەراری دا ینی کار گەشتە قەرەبوو لای کەم قەرەبووی مادی لەو حاڵەتەیە ژمارە زۆر گرنگە و نابێ مافی کەسوکاری شەیدان و فاکراوان لەو حاڵەتەیە بفەوتێ لەبەرەوە گرنگە چەندی ئەکرێ و چەندی ئەتوانین زۆرترین کەیس و زۆرترین کەس داواکانی خۆیان تۆمار بکەن و هیوادارم لە ناوچەکانی دەرەوەی پارێزگای سلێمانیش ئۆفیسی تۆمارکردنی داوا بکرێتەوە و ئەو کەسانەشی ئەتوانن سەر لە بەغابدەن بۆ خۆیان سەر لە بەغابدەن واتە کەمپێنێکی وا بکرێ بە هاوکاری حکوومەتی هەرێم و لایەنەکانی تری عێراق کە زۆرترین کەس بتوانن سکاڵی خۆیان تۆمار بکەن هەرچەند لە ڕووی یاساییەوە دوجار هەمووی وەکو یەک کەیس وەکو یەک دۆسە ماوەڵێ لەگەڵا ئەکرێت بە حکمیەوەی کە بەپێی قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی ئەگەر هاتوو ئەو تاوانانی کە ئەکرێن زیادە تاوانێکیش بن بەڵام بە یەک نیازەوە ئەنجام درابێتە نیازی تاوانکار لە تاوانەکانە هەمان نیاز بێ ئێمە لە ئێستا بەسەواکەین کە تاوانکار عەجاجە و دەوڵەتی عێراقا و ڕژەمی پێشووی باسەوە نیازەکەش ئەوە بۆ کە گەلی کوردی جینۆساید بکەن بۆیە لەم حاڵەتەیە چەندی ئێمە داوا تۆمار بکەین دوجار هەمووی لە چوارچەوەی یەک کەیسە دادگای بینێ مامەڵێ لەگەڵا ئەکا بەڵام بێگومان چەندی بکرێت ئێمە بۆ نیشاندانی قەباری تاوانەکان بەرامبەر بەگەلەکەمان گرنگە کە ئێمە زۆرترین ژمارە داوا تۆمار بکەین یا قسکاڵا تۆمار بکەین. باشە دکتۆر ینی زیاتر لەسەرەمە بڕۆین لەکوێ منتەڵەقە قانونیەکەی نا بەڵام لەکوێ کەسێک سە کەسی کوشت بێتەوە سزای بێ بچێتە بەردەم مەحکەمە لەکوێ کەسێ بۆ کوشتنی یەک کەس بۆ نمونە بچێتە مەحکەمە ینی ئایا لە ڕۆ قانونیەکەەوە ئەمە داواکە بەقوتر ناکە؟ نانە بێگومان بۆ ئەوەی غەڵەتە گەشتن دروست نەبێت کە باسی ئەومان کردوتان وەکو یەک داوا لەو حاڵەتەیە تۆ بۆ نمونە 1000 کەس داوا تۆمارەکە دادگا هەر هەزارەکە بانگەکە ئیفادی هەر هەزارەکەیان وەرەگرێ سکاڵی هەر هەزارەکەیان وەرەگرێ و لە ئەنجامیشە حکوم بۆ هەر هەزارەکەیان دەرەچێ بەڵام باسی ئەواکەین کە داواکە یاخود پەڕاوەکەی عەجاج ئەکرێ بە یەک پەڕا بۆ معنایی کە یەک ڕقمی داوا وەرەگرێ وەکو یەک کەیس کە ڕاستە زیادە تاوانێکی کردو بەڵام لەبەرەوەی کە لە ڕووی بابەتەوە پەیوەندیان پێکەوە هەیە بۆ وەکو یەک دۆسیە مامەڵێ لەگەڵا ئەکرێ ئەگینا مەوەستمان ئەوە نییە کە ئەگەر 1000 کەس بۆ نمونە سکاڵا تۆمار بکە ئەوان 999 هیمالەکرێن و سکاڵا لە یەک کەس وەرەگیرێ نەخێر لە هەمیان وەرەگیرێ و ئەوتەی هەمیان وەرەگیرێ و هەمووشان بانگەکرێن و هیوادارم لە ئەنجامی شاوەکوتم کاربگاتە قەرەبەی مادی و هەمووشان قەرەبەی خۆیان وەربگرن. باشە دکتۆر وڵاتانی دیکە میلەتانی دیکە چۆن مامەڵیان لەگەڵ کەسێکی و شێوەی ئەجازدا کردووە کاتێک کە تاوانبارێکیان دەستگیر کردبێ دوای ساڵانێکی زۆریش لە ئەو قەزەیە یا خودە و جینۆسادەی کە ئەنجامیداوە وڵاتان چۆن مامەڵیان لەگەڵدا کردووە؟ ئێمە لە ئەزمموی تاڵی سەدەی 20 بەداخەوە کە تژیە کە پڕە لە کەیس و دۆسەی جینۆساید هەر لە جینۆسایدی ئەرمەنەکانەوە تا ئاگاتە ئەوی دێرسیم لە باکووری وڵات تا ئاگاتە جووەکان لە ئەوروپا لەلایەن نازیەکانەوە و چەندان کەیسی تریشمان هەیە لە ڕواندا لە کۆماری پێشووی یوگۆسلاڤیا
تا ئەگاتە کوردانی فەیلی ئێمە لە عێراق تا ئەگەتە بارزانیەکان تا ئەگەتە ئەنفال هەموو ئەمانە کەیسی گەورە و قەبەی جینۆسایدن و کەم تا زۆر خاڵی هاوبەشیان هەیە و لە هەندێک خاڵیشە ڕەنگە لێک جیاواز بن بەڵام ڕەنگە بتوانم بڵێم یاخود ڕەنگە کەیسی کورد لەلایەکدا بنەوە هەموو کەیسەکانی تر بخەمە تایەکی تری تەرازۆکەوە و لەو ڕۆ بەراوردیان بکەم کە کەیسی کورد تاقە کەیسەکە زۆرترین کەم تەرخەمی تایە زۆرترین پشتگوێ خستنی تایە زۆرترین کاتکوشتنی تایە زۆرترین وەکو ئەڵێن لە کوردەواری خۆمانە ئەڵێ دەستمان زۆر سوکداگرتووە و کەیسەکەمان بە هەند نەگرتووە بەڕاستی ئەگینە هەموو کەیسەکانی تر ئەوەی یوگۆزلافیا ئەوەی ڕواندا ئەوەی جووەکان هەر باسی مەکە کە بە مادی بە معنەوی بە هونەر و بە سینەما و بە گۆرانی بە دادگا بە هەموو شێوازەکان چوونە خۆناغی دادپەروەری ڕاگوزەرەوە عەدالەتی ئینتیقالی و هێندەی پێیان کرا تۆمەتبارانیان دەستگیر کرد دادگاییان کردن و سزاشیاندان یعنی هەندێک کەیسی تایبەت هەیە ڕەنگە کەیسی ئایشمان یاخود ئایخەمان لە دادگاییکردنی جینۆسایدی جووەکانە ڕەنگە لە هەمووی زەختر و ناودارتر بێ کاتێککە 15 ساڵ دوای کۆتایی هاتنی دووەم جەنگی جیهانی لە ڕێگەی مۆسادەوە دەوڵەتی ئیسرائیل دەزانێت کە ئەم کەسە لە ئەرجەنتینە بۆیە دێڕفێنن دەیهێنەوە لە دادگایەکی 2 بۆ 3 ساڵەیە لە وەرشەریم دادگایی ئەەکەم لە کۆتایی ئەعدامیشی ئەەکەن بۆ معنایەکە بە کورتی ئەگەر بڵێم هیچ کەس لە خوێنی خۆی خۆش نەبووە هەموو لە کەیسی ڕواندا نزیکەی 75,000 تۆمەتبار دادگایی کراون و لە کەیسی ئەوەی یوگۆزلافیاشە بە میلۆسەڤیچی سەرۆکی وڵاتەکەەوە تا گەشتە سەرۆکەرکانی سوپا سەرۆکی ڕاگەیاندنەکان دەستگاکانی ڕاگەیاندن هەموو ئەوانە هێندنەوە دادگایی کران بەڵام من هەچەند بەراوردی ئەەکەم ڕەنگە پێناسرین کەیسی جنۆسایدەکانی گەلی کوردە لەو ڕۆەوە. دکتۆر لە ئێستا بە دواوە دەتوانین ئێمەش ئەنی شانازی بۆ بکەین کە لە خوێنی قوربانیەکانی خۆمان خۆش نابین کەسێک کە تاوانی بەرامبەرمان ئەنجام داوە گەرچی دوای چەندین ساڵیش بێ لە شوێنێکەوە سەرداوێکمان دەستکەوێ لەسەری ئەوە دەستگیری دەکەین ئەوجاز بکەینێت دەستپێکێک بۆ دەستگیرکردنی ئەو تاوانبارانەی تر کە دەستیانەوە لە ئەنفالدا لە جینۆسایدکردنی میلەتەماندا. بێگومان پێشتم ڕۆژێک مامۆستایەکی بەڕێز و تارێکی لە یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان نووسیب و خاڵێکی گرنگ و جوانی ئاماژە پێکرده بوو کە وقتی قسەکانی ئەو بوو کە ئێمە خوێنمان هەرزانە بۆیە خوێنمان دەڕژێ بۆ یە کاتێک پەریشمان دەڕژێ هیچ جۆرە قەرەبێکمان بەرناکەوێت و لەوەش ئازاراویتر بە سوێتر ئەوەیە کە خۆمان کەم تا زۆر بەشدارین لەم کەم تەرخەمێدا خۆمان کەم تا زۆر ڕێگەمان خۆش کردووە کە وا مامەڵەمان لەگەڵا بکرێ بۆیە من کەیسەکەی عەجاج ئەم دۆسەی عەجاج و ئەم دۆسەی دەستگیرکردنە لە دوو لایەن نەخۆ دوو ڕەهەندەوە کرێ باسی بکەین و تەماشای بکەین و هەڵی سەگێنین بێگومان خودی ئەم دەستگیرکردنەوە خودی لەداهاتوە دادگاییکردنی عەجاج و کەسانی وەکو عەجاج ماهی دەستخۆشیە و ماهی سەربەرزیە بەو مەرجانی کە باسمان کرد کە بە دادگاییکی شەفافە بڕوا و زۆرترین زانیاری لێ بەدەست بهێنرێ و بە شێوازێکی ئوسوڵی مامەڵە لەگەڵ دۆسەکەیان بکرێ بەڵام لەو لاشەوە هەم دەوڵەتی عێراق ئەم خاڵە حەزەکەم لێرە ئاماژە پێ بکەم کە زۆر زۆر گرنگە نازانەگە بەڕێزت لە پرسیارەکان یاخود لە تێبینەکانە باسی ئەوەکەی یانە بەس حەزەکەم پێشکەوم باسی ئەوە بکەم کە هیوادارم کەناڵەکانی ڕاگەیاندن و خەڵکانی شارەزا و پسپۆر کەیسی عەجاج لە تاوانێکی شەخسی عەجاجە کورت نەکەینەوە کورت نەکرێتەوە چونکە لە ئەدەبیاتی یاساییە ئێمە زۆر گرنگە هەمیشە جەخت لەو خاڵە بکەینەوە پێ لەسەر ئەو خاڵەدا بگرین کە ئەوەی تۆمەتبارە بە پلەی یەکەم دەوڵەتی عێراقە دەوڵەتی عێراق یەک بە یەکی ئەو حکومەتانی کە دوای 2003 دروست بوون ڕێی قانونیەوە میراتگیری حکومەتەکانی پێشخۆیانن و بەداخەوە تاکو ئێستا لای کەم ئێمە و کورد بەشی پێویست فشارمان نەهێناوە کە دەوڵەتی عێراق لە هەنگاوی یەکەمە یاخود حکومەتی عێراق لە هەنگاوی یەکەمە دان بە تاوانەکان نابنێ داوای لێبوردن بکە و لە هەنگاوی دووەمیشە سەر بکێشێ بۆ قەرەبەی مادی و معنەوی ئەو کەسانی کە تاوانەکانیان بەرامبەر کراوە بۆ معنایی کە ئێمە ئۆکەی دەستمان خۆش بێ و دەست کەسێک خۆش بێ کە عەجاجمان دەستگیر کردووە بەڵام زۆر گرنگە زیاتر بڕۆین و دەوڵەتی عێراق بهێنینە سەربار بەوەی کە تاکو ئێستا نە لە کەیسی کوردانی فەیلیە لە کوردانی بارزانی نە جینۆسایدی ئەنفال نە ئەوەی داعش و ئێزیدیەکانیش تاکو ئێستا داوای لێبوردنیان نەکردەوە تاکو ئێستا هیچ هەنگاوێکی فعلیان بۆ قەرەبووکردنەوەی قوربانیەکان نەناوە کە زۆر گرنگە ئەوەش بکەین. زۆر بەڕێز دکتۆر سەرکەوت جەلیل پسپۆڕی یاسای نێودەوڵەتی سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان سپاس بە ڕوونکردنەوەکانت دەستخۆش بێ.